بەداخەوە ینی ئەمڕۆ جنێودان بۆتە وەسیلەیەکی کەسابەت جنێودان لە سۆشیال میدیا و لە میدیاکان و هەیشە زۆر مامەڵەیەکی خراپەکە. من چەندین ینی هەندێک لەو سەر و شتانە ئەوانەی کە سایت و پەیجۆیان هەیە هەندێک جار سەرکردە سیاسەکان کە کۆبوونەوە بینم باسەکەن ئەڵێن شەو لامان بوون و شەو هاتوون و ینی وانە هەموو عیلاقەیان هەیە و زۆرێک لەو سۆشیال میدیانەی کە جنێو بە حزبەکانەدەن و ڕەخنە لەسەر حزبەکانەکەن بۆ خۆیان پارەیان لە یەکێتی و پارتیەوەیە نەک لە یەکێتی و پارتی ئایدی شەخصن لە نێو یەکێتی و پارتی ئایدی شەخصەکان و کەسەکان مامۆستا ناڵێمە پارە وەرەگرین ئەڵێ ینی مەبدەئی پارە وەرگرتن جا لە حکوومەت فێسە بوجێ حزبەکان بڕاوە یان لەم دوو حزبە کە خێر و داهاتی خۆ نەیوتۆ لەو 120 ئەوەندەی کە لە موچا بڕێ ئەدرێ بە ئێمە هیچمان وەر نەگرتووە ینی مەحکوم کراین بە شتێکە نەمان کردووە لەبەرەوە مەبدەیەک باس کراوە دەبێ هەموومان بزانین ئێمە پەرلەمان و وەزارەت ومانە وەسیلەن ئێمە حزبێکی ئیسلامین وا ناویشمان گۆڕی بێ ڕەزامەندی خوای پەروەردگار لەسەروی هەموو شتێکەوە لای ئێمە و دەمانوی خزمەتی میلەتی خۆمان بەم دینداری ئیسلامیە بکەین بۆیە ڕەگ و ڕیشەی ئێمە دینە و ئاین ئیسلامە و بانگەوازە و بۆی شاڵێن لە بەغدا هەبین بۆی ئەو کارەمان بەردەوام بێ بۆ بۆی شت لە کوردستان دەمانەوەی بەهێز بین ناحەزون و ئەویشمان زۆرە بەڵام چۆن بەسەر لە چەند قۆناغا بەسەر لەمپەرەکانە سەرکەوتین ئینشاءڵڵا و لەمپەرانەی کە ئێستەیش هەن سەر ئەکەوین